مامۆستا فەرحان ئەوە 2 ساڵە جیرانمە لە پیاوەتی زیاتر نەیبووە بۆ هەموو دۆست و جیران و گشتی یەکەم جار ئەو ناوە ئەو خۆی سەبی کرد ئێستا جیرانمە کابرای عارەبە پێی ناکرێ سەب کاتن ئەو بۆی سەبە کاتنوە چەمەند تۆ شیش و تشتی بۆی ساندووە. مامۆستا گەنجێکی باشە، یعنی مامۆستایە باشە. ئێمە دەنگمان هەبوو ئەوە چووکە هەموو گەنج و مناو و پیاو مەحخویانی و کۆغانە خۆشیانەوە نەک منم کۆغانی نەموو کەکو خۆشێ. من وەکو دوکاندارێ ئاگادار مامۆستا فەرحان لەسەری مانگا کە مەعاش وەرەگرێت دێت قەرزی زۆر قەرزار ساف ئەکا لای من. والله گەلێ چاوی لە فەقیر و فەقەراتە گەلێ چاوی لە ئێمە یەکێکی خۆیمانن گەلێ چاوی لێمانە و گەلێنوە ئیشەڵڵا سەرکەوتوی دنیا و قیامەتێکەوە ئیشەڵڵا لەم پرۆسێ سەرەکەوی هەر وەکو خۆم هەر دەپەنجەکەم بۆ مامۆستا ئیشەڵڵا سەرکەوتەوە بێ بۆ مامۆستا ئیشەڵڵا. گەلێ ئینسانێکی بەڕێز و محتەرەمە ئینشاءڵڵا بەخوای گەورە کرد بێ یەکەم دەرەچێ بش بەخوای گەورە. کەس و کارەکان هەمویان مناڵ خوشکەکانم هەمویان وتیان دەنگەکانمان جیرانەکانمان هەمویان بۆ مامۆستای ئینشاءڵڵا پس بەخوای گەورە سەرکەوتووە بێ مامۆستا. باوکو برا و کەس و کاری فەقیر و هەژارەکانە بەخوا. ئێمە بەتەمای دەنگدان نەبووین بەس مامۆستامان دی خۆی هەڵبژاردووە ئێمە بە هەمومان بە عایلەمان دەنگ بۆ مامۆستا فەرحانە دەین. ئێمە باوکمان مردووە با مۆستا فەرحان خوالی ڕازی بێ پارەی پاسمان بۆدا ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبێت. چەند ماڵە فەقیرێکەیە مامۆستا فەرحان خۆی پارەکەیمانەداتێ ئێمە مریشکە دێنێ لە باتی و ئەو پارەکەیمانەداتێ بە خۆشحاڵیەوە ئینشاءڵڵا مامۆستا فەرحان دەرەچێ ئەوە گومانی تیانە. کو ئێمە شادی ئەوە ئەدەین کە مامۆستا فەرحان دەیان گەنج لەم شارە لە دەسەردەستی ئەو خوای گەورە هیدایەتی داوە. ئێمە ژێکێکی لەو گەنجانەی کە خوای گەورە بەرچاوی ڕۆشنکردنێتەوە بەهۆی بە سەبەبی ڕێنمایەکانی جەنابی مامۆستاوە